ئیدریس کوڕی مەلا مستەفا بارزانیە لە ساڵی 1944 لە گوندی بارزان لەدایک بووە. لە دوای ڕووخانی کۆماری کوردستان لە مەهاباد، مەلا مستەفا بارزانی لەگەڵ 500 لە هەڤاڵانی ڕوویان کردە یەکێتی سۆڤیەت. تەمەنی ئیدریس بارزانی ئەو کات 3 ساڵ بوو کە لەگەڵ خانەوادەکەیان لەلایەن ڕژێمی ئەو کاتی عێراق بۆ ماوەی 11 ساڵ بۆ شارەکانی بەسرا، مووسڵ، بەغداد دوورخرانەوە، تاکو گەڕانەوەی مەلا مستەفا بارزانی پاشان دەگەڕێنەوە بۆ کوردستان و ناوچەی بارزان. کاک ئیدریس ئینسانێک مرۆڤێکی زۆر سەریح بوو، مرۆڤێکی زۆر قسە خۆش بوو، مرۆڤێکی زۆر بوێر و چاونەترس بوو، لەسەر حەق شەرمی هیچ کەسێک نەدەکرد، زۆر ڕاشکاوانە دیفاعی لە حەق دەکرد. کاک ئیدریس پیاوەکی نەتەوەیی بوو، هەموو پارچەکانی کوردستانی لە خۆی کۆ کردبەوە. هەزر و بیری کاک ئیدریس، لێکدانەوەی کاک ئیدریس، تەمەنای کاک ئیدریس هەر بۆ کوردستانی عێراق نەبوو، بۆ هەر چار پارچەکەی خەباتی دەکرد. بەمە وابی ئیدریس هەیمە بوو، بەڵام خەرکی خانەقین و خەرکی زاخۆ و خەرکی مەندەلی و خەرکی بلین بۆکان و کوردی ڕۆژهەڵات و کوردی ڕۆژئاوا و باکوور و باش و بلین هەمووی ئەوەی کە لەگەر ئیدریس تەعاملی هەبووە، هەر کەسێک بەخۆی وا تێگەشت کە ئیدریس هەری ئەوەی کەسی دینیە. ڕۆبینۆڕنشتنا ئیدریس بارزانیت گەل هەواڵە هەواڵ بوو، گەل پێشمەرگەی پێشمەرگە بوو، گەل فەقیرە طبقا فەقیرە بوو، گەل مەزنە طبقا مەزنە بوو، گەل دیبلۆماسیا دیبلۆماسی بوو. یعنی ئینسانێکی مافەوق العادی جیهاتی بوو، بۆ هەر تشتێکی دەستی خوتاوێتێ ئان بێت ئاخفت دوی دەستی وی بەتات و ئەوەویت کرد و بۆ زۆریشیە ڕەحەت بوو، زۆریشیە ئاخفتن بوو، زۆریشی قەناعەت بوو. ئەو وریایی ئەو هەیە بوو، یعنی ئەوە یەکێک لە تایبەتیەکانی کاک ئیدریسی بوو کە بەزایف زیرەک بوو، وریا بوو، بەهۆش و بە هەست و بەشەم بوو، بەلانی کاری سیاسی، بەلانی کاری کۆمەڵایەتی، بۆ ڕاگررتنی خەڵک، بۆ ئەوانەی لە خۆ نزیکن ئەگە کارمان دەگەر هەواڵ مەسەلەن بە هەر شکل عەجایب. ئێرە جێ ئیدریس بوو کە میوانە کەسێک هات بۆ ئیشێک هەبووە لێرەدا دیادانیشی ئێرە جێ بوو. توزانە هاوان هەدەفێ وان بەس ڕزگارکردنەوە ملەتی کورد بوو، وان چه هەدەفێ دی نەبوونە. کەسێک بوو کە مەزیسی زۆر خۆش بوو و قسەی زۆر خۆش بوو، پیا حەزی دەکرد لە مەزیسیدا بنیشتن، تەعاملی لەگەڵ خەڵک زۆر باش بوو و خەڵکی زۆر ڕازی دەکرد و ئەو کەسێک کە باتوە ئیشێکیەوە ئەگەر ئیشەکەشی بۆ بزێرن ئەوەندەوە قسەی خۆش ئینیە کرد، قەناعی کرد کە ئەو کەسە بە ڕازیبوو دەچۆ دەرەوە. پەیوەندی زۆر باشی ئەو پەیوەندی
کۆمەڵایەتی لەگەڵ هەموو کەسێ دەیتوانانی هەڵ سێودانیشێ بە پێی ئەو شخصە بە پێی ئەو کەسێک کە باتوانە لای دەجولایەوە ئەو کەسە قناع دەکرد و قسەی خۆش بوو پیاوە حەزی دەکرد لە مەجلیسیدا بنیشی. کاگدریس ئەو پێشمەرگەی لەگە کاگدریس بوو کاغەریب خۆم بە چاوی خۆم دیتم لە ئەلوەتان هەکبەچی گسکە چیسی پێبوو لە ناو گونیەی بوو ئەوە هەموو کەرستەی کاگدریس بوو لەگەر پێشمەرگەی نانی دەخوارد لەگەر پێشمەرگەش دەنوێت لەگەر پێشمەرگەش لە مقاومەت و بەرگری بوو. کاگدریس لە پێشمەرگەکانی دەپرسی کە داهاتە مەقار زۆر جار ئەمن خۆم بە چاوی خۆم دەدیتم لە ڕێگا لە هەر پێشمەرگەک لە ڕێگا بەرەو مەکتەبی سیاسی دەچوو کاگدریس ڕادەوەستا هەواڵێ و پێشمەرگەی دەپرسی دەگۆ دەفەرم و سوارە سەرکەوە لەگەرم دەچوو پاشان داهاتە خوارێ لە مەکتەبی سیاسی دەچۆ ناو خەڵکەکەی ئەو پێشمەرگەی هاتوونە ئیشیانەیە لێوەندەرێ چاکچۆنی لەگەر دەکرد دەگۆ غەمتان نەبی ئێستا یەک و دوو دوینین پاشان هیچ کەسی بە دڵشکاوی نەدەناردەوە. ویزە ڕۆژێکی سەرمایەکی زۆر بوو کڕەوە بوو قیامەت بوو خەرکیش دەچۆ لە دەرکی بە نۆبەت بوون نۆبەتیان دەگرت تاوەکو جەنابی سەرۆک و عەلی عەبدوڵڵا و ئیدریسی ڕەحمەتی ئێوش و کاری خەرکیان بەڕێوەیە برد هەندێک زار بە بەڕانەیە گەشتن خەرکێکی زۆر مابوو نۆبەتیان نەگەشت بێ خۆیان دە پێش تڕپێلی ئیدریسی ڕاکرد ئیدریسیش تەماشەشی کرد گوتی ئەوە چییە دیار بە هەرێکی کاغەزێکیان وێ بوو ئیدریسی کە تەماشە کرد زۆری پێ تەعجوب و پێی نەکردە لێ تێپەڕی پاشینجی هات دەرچی کردەوە هاتە دەرێ کڕۆوایەک بوو بەرسێری خۆی گرێ داوای دیکرد گوتی وەرن وەرن هەر لەگەر هەمویان پێ پێکەنی کردیە پێکەنین و سەعبەت گوتی وەرن گوتی ڕاستە خۆ من لەگەرنی خۆمان لێ کردیە گوتی تەبی تەحملی هەموو شتێکی بکەم. وی دائیما حەز کرد تشت خوشی پڕێبە بچیتن لێک تێگەهشتن هەبیت دانوستاندن هەبن هەر لاینەکی هەبا یە حکومەتێ بۆ محاولەتکردیە ئەحزابە بۆ محاولەتکردیە هەر نەوعێکی هەبە محاولەت کرد دانوستاندنە ئەوی تشتەی حەل بکەتن. لە ساڵی 1960 کە شۆڕشی ئەیلول بەرپا بوو ئیدریس بارزانی ڕۆڵێکی زۆری دەبێت لەو شۆڕشە بە تایبەتی لە شەڕی هەندرێن کە بە داستانێکی مێژوویی ناو دەبرێت هەر بۆیە حکوومەتی ئەو کاتی عێراق ناچار بوو دانوستان و گفتوگۆ لەگەڵ سەرکردایەتی کورد بکات و ڕێکەوتنامەی 11 ئاداری ساڵی 1970یان ئیمزا کرد. کە شەڕی هەندرێن ڕوویدا تۆزێک ئیهمالی پێشڕێتیا بوو توانیان دژمن توانی چەند شوێنێکی حەساس چەند شوێنێکی باش بگرێت لە شاخی هەندرێن بەڵام دوای ئەوە کە بەرزانی لەمەر خۆی هات و خۆی ڕێنمایی بۆ کاردیز زانە کاردیز خۆی چوو سەرپەرشتی ئەم شەڕی کرد دوای سێ چوار ڕۆژ لە دوای ئەوە توانیان هێرشی باش بەرن و توانێت زەڕێکی باشە هێزی میلیۆی لە ناوساکە و ئەوسا کە شکانێکی ئەو تۆ بوو کە ناچار بوو میلی دەست بە گفتوگۆ بکات لەگەڵ شۆڕش. کاگدریس مەسئولی پێشمەرگە بوو یعنی مەسئولی بەشی عسکەری بوو لە بارگەی بارزانی مەکتەبی سیاسیش هەموو گرفت و کێشە و هەموو پێداویستی و هەموو پێویستیەکانی پێشمەرگە و لەشکری شۆڕژێڕی کوردستان لای کاگدریس کۆتایی داهات و چارەسەر دەکرا و
مشکلەکانیان بۆ حەل دەبوو و هەموو پێداویستەکان چەلۆ تامین دەبوو. کاگدریس لەبەر ئەوەی هەندرێن نزیک بوو لە سەرکردایەتی شۆڕش بە تاکید کاگدریس دەورە چێکزار باڵای بینی خۆی وجودی هەبوو لە بنکەی بەرایی و خۆی شرافی دەکرد لە سەرشەکە ئەوەی پێویستی بوو لەیان جێبەجێ دەکرد. بەڵام کاگدریس هەر بۆ هەندرێن نا بۆ دەشتی هەولێرێش بۆ ناوچەی سلێمانیش بۆ هەزی خەبات و ڕزگاری بۆ بۆمۆ و بۆ زاخۆ و بۆ ئاکرێ و شێخان و سەر تا سەری کوردستان کاگدریس پێچی لێ بوو بەڵام چاوەکی لەسەر هێزی دەشتی هەولێریش بوو لە هەموو هەموو سەر تا سەری کوردستانیش هەموو گرفت و کێشەکانی پێشمەرگە بە چەک و تەقەمەنی بەدانیانی ئەم یا ئەو پێشبەرگە بە بەرپرس یان بە ئامر بەتەوری هەتا ئامرێت هەموو لای کەدا کاگدریسی چارەسەر دەکرا و کێشەکان کۆتاییان پێداهات. طبعا هێزی باڵێکیش لەوێ هەبوو کە هێزی باڵێک ئەو مەسوولی ئەو منتیقا نەبوو بەڵام هیچ و کار هەمووی هەر ئیدریسی ڕەحمەتی بوو. ئەو هات بوو کە ئەو قەوەتەی هینان کە زانیان هەجوم لۆ زۆزک و هەندرێن و ئەوانە دێت ئیدریس لە دیلمانەوەنە هات بخوارێ دەوروبەری جوندیا ئەو بەرزێوە ئەوانە بوو لەوە منتیقا نەبوو لەو جادەی بشکەوت و تشتیوا هەبوون ئەو قیادەی هەندرێنی دەکرد. سێ محور هجومی کرد لە دوو محور زۆر بە چاکی شکا لە یەکێکیشی تا ئەندازەیە کاتە پێش کە بوو بەهۆی ئەوەی سێ چوار دەی ئێمەی ئاگر تێبەردا و ئەو خەڵکە هەمووی دەربەدەر کرا و هەمووی خەڵکی فەقیر و بێدەسەڵات بێجگە لەمانە من پێم وایە ڕەنگە بڵین دەها عملیاتی تریش کە هەر یەک لەم حیزبانە پێشمەرگەی قارەمانی ئەم حیزبانە توانیویانە ئەنجام بدەن لە شارەکانی هەولێر کەرکووک سلەیمانی دهۆک عەقرە شێخان و تقریبا سەرتاسەری کوردستانی عێراق لە هەموو شوێنێک پێشمەرگە دەستخەڵاتی ئەوەی هەیە کە بتوانی دەوری خۆی وەکو پێویستە ببینی. لێرانە تقریبا 10 ساڵ بوو لێرە بوون کابراەک بوو زۆری زارخۆش و ئەوە کردەوەی زۆر باش بوو هەتا بڵێ هەندەی چا بوو ئەرێوەڵا زۆر باش بوو لەگا خەڵکی لەگا میوانان هەتا بڵێ زۆری باش بوو. ئەو ئەشکەوتە کاکی ئیدریس و بارزانی ڕەحمەتی بەناو مستەفای بارزانی ژیانیان لەو ئەشکەوتەیە بەدەستەری لەو ئەشکەوتەیدا. هەموو حکوومەتێکی عێراقی هەمیشە کە وەزعی عەسکەری خراپ بووە پەنای بردووە بۆ ئەم جۆرە دیعایاتە بۆ ئەوە معنەویاتی خۆی پێبەرز کاتەوە و هیچ ئەسڵ و ئەساسی نییە و هەر کەسی بێوێ شەتوانی بیبینی بۆ ئەوە دڵنیابی لەوە. سەرلەبەیانی ڕۆژی سیوێکی کانونی دووەمی ساڵی 1970 لە گوندی سلیڤانی سەر بە شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان کۆچی دوایی کرد و لە تەنیشتگۆڕی باوچی بە خاک سپێردرا. لە زانی کاگدریس تەسیری زۆر بوو نەک هەر بۆ پارتی یان بۆ خانوادەی خۆی بەڵام بۆ هەموو کەسێک کە دەیناسی و هەموو کوردێک تەسیری کرد. ئەو بۆمەئینە ئەم هاتین بۆ هات و هەوار و ئەم چوینە وێرە ئیدریس بارزانی مەڕاکرد مەدان و سێوارێ دۆ مەبرە ڕەزۆیە ورمیە مەبرە خەستەخانێ طبعاً خەبەرێکی گەلێکی خوش نەبوودا ئەمە گوت وەڵی تەمام بووی ئەوە چەندە. والله ئیدریس لە تەمەنێکی کچکە بوو کە سەفەرەی شەوی خودەحافیز لەمە کرد من نەمدیتەوە. وەڵا پاش نێوڕان بوو
شادڕەوان خالید ئاژگا ئەوی سەرکار جێڕی لەق بوو پێکەوە بووین پێشبڕگە کاتە دوم گوتی فلان کاغا خالید لە کن جیهازە لەسەرێ خۆی دەدا دەگریێ منی زۆر چوومەوە هابوو دوای ڕاپەڕینی بەهاری 1991 سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بڕیاریدا بە گواستنەوەی تەرمی مەلا مستەفا بارزانی و ئیدریس بارزانی تا لە 8 دەی 1993 لە ڕێوڕەسمێکی تایبەت تەرمی هەردووچیان دەگوازرێتەوە بۆ باشووری کوردستان و لە گوندی بارزان بە خاک دەستپێردرێنەوە. ئیدریس ئەرێ کاکی ژیرم هاوڕێ هاو سەنگەر هاو بیرم گەل گریا کە دیتی تۆنی نازانم تۆ بێمە چۆنی گەلێک ماتە لە تۆ جیا داخوا تۆ چۆنی بەتەنیا ئاخۆ بانگی خۆشەویستی لە ناو گڵکۆدا دەبیستی ئاواتم بوو تۆ بمێنی سەری سەرداری هەڵێنی نەدایکی وەتەن پشێوێ نە ئاوارە قوڕب پێوێ ئاکار بەرزی پشوو درێژ نەشێواوی بژاردە بێژ دوێنێ بۆ گەلێ ڕێبەرێ ئەوڕۆ بۆ مێژوو دەفتەرێ